بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، هاتینەوە خزمەتتان لە پرۆگرامی خۆشەویستی لە بەرنامەیەکی نوێدا. بە بۆنەی ئەوەی کە پرسیارەکانمان زۆرن، سوپاسی هەموو ئەو بەڕێزانە دەکەین کە بە متمانەوە پرسیارەکانیان ئاڕاستەی ئێمە کردووە. هەر پرسیارێکی بەڕێستان بە دڵنیاییەوە ڕەنگە پرسیاری هەر جەنابەت نەبێ و زۆرێک لە بینەران و بیسەران و مسڵمانان بەگشتی ئەم پرسیارە لە ناخیانە هەبێ یان کێشەیان بێ. بۆیە بەڕێزان، پرسیارەکان هەروە بەسەریانە تێناپەڕم، بە ماوەی دەقەیەک دوو دەقا وەڵامێکی ئاسایی بدەینەوە. حەز دەکەم حەقێک بەلانی کەمەوە بەشێک لە مافی ئەو پرسیارە گشتێ بدەین. ئەمڕۆ تەنها یەک پرسیار هەڵدەبژێرم و تەوەرەی بەرنامەکەمانی بۆ تەرخان دەکەین. پرسیاری ئەو بەڕێزە وەکو خۆی دەخوێنمەوە. ئەم بەڕێزە نووسیوێتی دیارەمە کوڕێکە: من لەگەڵ خانمێک پەیوەندیم هەیە، مەبەستی زەواجمان هەیە. ئەو ئافرەتە 2 جار تەلاق دراوە و من تا ئێستا زەواجم نەکردووە و ماڵی ئێمە ناهێڵن بێوەژن بهێنین. زۆر دوعا دەکەم لە هەموو کات و ساتێک دەست بە دوعام، بەڵام وەضعەکە خراپتریش بووە. تەنانەت چەند جار لەگەڵ ئەو خانمە چووینەتە لای شێخ، نوشتەی بۆمان نووسیوە و بە ئەویش هەر پێک نەگەیشتین. ئێستا من بەڕاستی پێم سەیرە بۆچی خوای پەروەردگار دوعا و پاڕانەوەی بەندەیەکی خۆی وەرناگرێت؟ چارەسەری کەسانی وەک ئێمە چییە؟ بەڕێزان، ئەوەی بۆم خوێندنەوە دەقی پرسیاری ئەو کاکە بەڕێزەیە. پرسیاری ئەو بەڕێزە بریتە لەوەی کوڕێک ئەوێ هاوسەرگیری لەگەڵ خاتونێکا بکە، لەگەڵ خانمێکا بکە، وەکو خۆی نووسیوێتی 2 جاری تر شووی کردووە و لە هاوسەری جیابۆتەوە. یەکەم بنەماڵەکەی ڕێگرن، دووەمیان پەیوەندی کردووە بە هەندێک بە ناو شێخ و ئەوانی کە نوشتە نووسن، سێمیان پرسیاری ئەوەی هەیە بۆچی دوعاکانم گیرا نابێ و چارەسەری ئێمە چییە؟ لە وەڵامی ئەو پرسیارەدا کە زۆر جاری تریش تەنانەت لە مزگەوتیشە ئەو پرسیارەمان لێکراوە، ئەڵێم وبیللهی تەوفیق. یەکەم شت پێویستە باسی ئەوە بکەین ئەوانەی کەوا ئافرەتن، بێهاوژینەکانن، واتە لە هاوسەریان جیابوونەتەوە یان هاوسەریان لەدەست داوە بەهۆی مردنەوە. ئەو بەڕێزانەی، ئەو خاتونە بەڕێزانەی کەوا ساڵانێک یان مەسافەیەک لەگەڵ کەسێکە ژیانی هاوسەریان بەسەر برد، بەڵام بەیەکەوە نەگونجان و دواتر بڕیاری جیابوونەوەیاندا. هەیە جارێکی ترۆکە ئەو خاتونە هاوسەرگیری کردوتەوە، دووبارە لەگەڵ کەسی دووەمیشان نەگونجاوە و جیابوونەتەوە. هەروەها کەسانێکمان هەن کەوا هاوسەری ژیانیان هێشتا ئەمان گەنج بوون کە هاوسەرەکەیان لەدەستداوە. ئەمانە یەکەم شت پێویستە ئێمە وەکو کۆمەڵگەی مسڵمان بەگشتی هەمومان کە تەماشای ئەو کەسانە دەکەین بە چاوێکی ئاسایی سەیریان کەین. بەداخەوە هەندێک خەڵکەیە لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتان بینەرانی بەڕێز کە سەیری ئەو ئافرەتانە دەکا کە لە هاوسەریان جیابوونەوە یان ناویان دێنەیە یان کە هاوسەریان مردووە، هەر بە چاوی خەڵکێکی ئاسایی سەیریان ناکە، هەر کە ناویان دێنێ ناوێکی تایبەتیان بۆ دادەنێ، کە بەڕاستی ئەمە هەڵەیە. ئەوانش هەر وەکو یەکێک لە ئێمە، وەکو هەموو ئەندامەکانی تری کۆمەڵگا و وەکو هەموو کچ و خوشکەکان، بەڕاستی هیچ جیاوازیەکیان نییە. ئەبێ بە چاوی هەر مرۆڤێکی ئاسایی، هەر ئافرەتێکی ئاسایی تەماشایان بکەین. دووەمیان بەڕێزان، ئەو کەسانە خودی خۆشیان، ئەو کەسەی کەوا هاوسەری گیری کرد، بەڵام بە قەدەری خوای پەروەردگار بەیەکەوە تەبیعەتەکانیان نەگونجان، جیابوونەتەوە، یان هاوسەری لەدەستداوە و هاوسەری وەفاتی کردووە، هاوسەری ژیانی نەماوە. ئەم کەسانش دەبێ خۆشیان بە چاوێکی ئاسایی سەیری خۆیان کەن. ئەمانیش خۆیان پێ خەڵکێکی نامۆ نەبێت لە کۆمەڵگادا، خۆ ئەمان تاوانێکیان نەکردووە. ئەمانش ئەو ئافرەتە بەڕێزانش مافی ئەوەیان هەیە جارێکی تر هاوسەرگیری بکەنەوە، جارێکی تر بچنەوە خانە و لانەی هاوسەرێکی نوێوە و ژیان دەست پێ بکەنەوە. و ئەو کەسەش کە بێوێ هاوسەرگیری لەگەڵ بکە بەمەرجێک، ئەو ئافرەتە یەکەم
لەسەر خیانەتی هاوسەری جیان نەبوو بێتەوە. ئەمە بابەتێکی خەتەرە. کەسێک لە هاوسەری یەکەمی لەسەر خیانەتی هاوسەری جیابوو بێتەوە ئیلا دەرگای تەوبەی و ڕەحمەتی خوا لە کەسدا ناخرێ، ئیلا مەگەر ئیسبات بوو بێ بەڕاستی تەوبەیەکی ڕاستەقینەی کردووە. چونکە ئینسان هەر گوناهێک بکە کاتێک کە تەوبەیەکی ڕاستەقینەی کرد لاپەڕە کۆنەکانی هەڵدایەوە بە ئاوی تەوبە خۆی شت بوو بە خواپەرستێکی ڕاستەقینە و ئەخلاقە کۆنە پیسەکانی واز دێنا، هیچ مرۆڤێک نییە لە ئیسلامی ئێمەدا پا نەبێتەوە. بۆیە ئەگەر ئافرەتێک لەسەر خیانەتی هاوسەری جیابوو بۆەوە باش نییە ئینسان هاوسەرگیری جارشکە لەگەڵا بکاتەوە ئیلا وەکو عەرزم کردن چەسپا بێ کە بەڕاستی تەوبەیەکی ڕاستەقینەی کردووە. هەروەها بەڕێزان دووەمیان ئەو ئافرەتە کە ئینسان بێوێ هاوسەرگیری لەگەڵ بکاتەوە پێویستە ئافرەتێکی خواناس بێ و داپۆشراو بێ بە جلوبەرجی ئیسلامی حەیا و حورمەتدار. سێمیان خاوەن کەسایەتیەک بێ، واتە ئەو ئافرەتە کە هاوسەری لەدەستداوە یان بە تایبەت لە هاوسەری جارێک دوو جار جیابووەتەوە، ئەو کوڕی ئەو پیاوەی بێوێ هاوسەرگیری لەگەڵ بکە ئەبێ سەیری ئەوە بکە ئەمە چەند ئینسانێکی لە سەرخۆ و هێمون و بەتەحەمولە. چونکە زۆر جار ئەگەر ئافرەتێک لەگەڵ هاوسەری یەکەمی نەگونجا بەس لەسەر کەللە شەقی و عەسەبی بوون، سیر دەکەیت لەگەڵ هاوسەری دووەمیشە هەر لەبەر عەسەبیەت و کەللە شەقی خۆی نەگونجا دڵنیا بە هاوسەری سێم و چوارەمیش لێی نەحەسێنەوە. بۆیە ئەو کەسانەی کە تەماشای دەکەی گەوافرەتە لەبەر کەللە شەقی خۆی، لەبەر کەللە ڕەقی خۆی، لەبەر عەسەبی بوون و زمان زبری خۆی نەیتوانی بوو لەگەڵ هاوسەری ئیدارە بکە، ئەمە باشتر وایە بۆ خۆی دانیشێ و ماڵی پیاوێکی تریش وێران نەکە و کەسێکی تریش خۆی تاقی نەکاتەوە. چونکە ئەم ئەزمونێکی ڕابردوو هەیە، ئەخلاقەکەی وایە ئافرەتێکی عەسەبیە، ئافرەتیش کە عەسەبی و تووڕە و تند و زمان زبر بوو بەڕاستی هەموو پیاوێک ناتوانێت تەحەمولی لەگەڵا بکە. بەڕێزان ئەو کەسانی کە هاوسەریان لەدەستداوە مردووە هاوسەرەکەیان یان جیابوونەتەوە، ئێمە وەکو مسلمان پێویستە کەسانێکی مەبدەئی بین، وەڵڵاهی پێویستە جیاواز بین لەگەڵ خەڵکی تر. من پێم سەیرە ئێمە هەموو جار بە قوربانی ناوی پیرۆزی پێغەمبەر بین صلی الله علیه وسلم، سەلات و سەلامی خوا لەسەر ئەو ڕابەرەمان بێ. هەمومان کە مسلمانین ئەو پەڕیشانەزی بەوە دەکەین کە شوێنکەوتوی پێغەمبەرین صلی الله علیه وسلم. بەڵام پێم سەیرە باشە بۆ لە هاوسەرگیری پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنها هەم بێدینەکان خوانەناس و مولحیدەکان ئەوانەی دژی پێغەمبەرن صلی الله علیه وسلم فێڵبازانە و زۆر زانانە تەنها باسی چەند ژینەتی پێغەمبەر دەکەن صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا ئەوەندە ژنەی هەبووە و ئەوانەش کە بەناو دیندارن هیچ سنەتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانیاندا زیندوو ناکەنەوە، تەنها و تەنها باسی ئەوە دەکەن ئەوەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند ژنێکی هەبووە، جا بۆ پیاوی هەموو پیاوێکی مسلمان ئەو هەموو ژنەی نەبێ، بۆ چوار ژنی نەبێ. واتە وەکو سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنها و تەنها بریتی بێ لەوەی چەند ژنیەتی هەیە. بەڵام بێ ئاگا، بەڵام پێم سەیرە کەس باسی ئەوە ناکە باشە یەکەم هاوسەری پێغەمبەر صلی الله علیه وسلم کە وەکو پیاوێک پێش زەمەنی پێغەمبەرایەتی صلی الله علیه وسلم هێناوێتی چێ بوو؟ ئەو خاتونە بەڕێزەی کە ناوی خاتو خەدیجە بوو، دایکی ئیمانداران. بەڕێزان خاتو خەدیجە یەکەم هاوسەری پێغەمبەر صلی الله علیه وسلم دیقت بدەن زۆر گرنگە. یەکەمیان ئافرەتێک بوو، ئەو مستەلەحە بمبورنەگە بەکاری بێنم ناچارە، من دڵم بێ هاوژینەکان واتەوە کە ئێستا هاوژینیان نییە، هاوژینیان لە دەست داوە مردووە یان جیابوونەتەوە. بەڵام کوردەواری خۆمان ئەگە وشەکە وەک خۆی نەڵێم ڕەم بێت لای هەندێک خەڵک نەیپێکم، ئەویش ئەوەیە بێوەژنەکانی پێ دەڵێن. خاتو خەدیجەی دایکمان، خاتو خەدیجەی خێزانی یەکەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرەتێک بوو بە مستەلەحی کۆمەلگا پێ دەڵێن ئافرەتێکی بێوەژن بوو. یەک جاری شووی نەکرد بوو، دوو جار شووی کردبوو، دوو جار شووی کردبوو و لە هەردوو مێردی پێشووی منداڵیشی هەبوو. دووەم خاڵ تەمەنی جیاوازی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ خاتو خەدیجەدا زۆر زۆر جیاواز بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم کوڕێک بوو پێشتر هاوسەرگیری نەکردبوو، خاتو خەدیجەی هاوسەری دوو جاری تر شووی کردووە، مناڵیشی هەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم گەنجێک کە تەمەنی 25 ساڵە، خاتو خەدیجەی بێوەژن تەمەنی 40 ساڵە، 15 ساڵ جیاوازیان هەیە. 15 ساڵ پیاوەکە گەورەتر نییە، 15 ساڵ کوڕەکە گەورەتر نییە، 15 ساڵ هاوسەرە بێوەژنەکەی لە خۆی گەورەترە. 15 ساڵ جیاوازی تەمەن.
بەڵام دیقەت بدەن پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا وفاتی خاتو خەدیجە ماوەی 25 ساڵ هاوسەر بوو لەگەڵیدا خۆشترین ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە هەموو ژیانیدا کە بە دڵنیاییەوە دەتوانم بڵێم بە دڵنیاییەوە دەڵێم ژیانێک کە پیا و ژنێک لە ژیانی هاوسەریدا قەت کێشیان نەبوو بێ و جارێکی کەش دووبارە نابێتەوە تەنها حەزرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ هاوسەری یەکەمیدا کە خاتو خەدیجەیە بۆ یەک جاریش ئەم ژن و پیا و کێشەیەک لە ژیانیاندا ڕووی نەدا و پێغەمبەر صلی الله عليه وسلم 10 ساڵی پێغەمبەرایەتیشی 10 ساڵی پێغەمبەرایەتی واتە 25 ساڵ لەگەڵ خاتو خەدیجە ژیا 15 ساڵ پێش پێغەمبەرایەتی تا 40 ساڵی لە 40 ساڵیش کە وحی بۆ هەتا 50 ساڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ڕۆژیش بیری لەوەی نەکردەوە جارێکی تر ئافرەتێک بێنێ جارێک باسی ژنی نەکرد ئەو هەموو کچە باشەی پێشکەش کرا هەموو قڕیش دەچوونە لای دەنگ بەس واز لە پێغەمبەرایەتی بێنە وەرە کام ئافرەتە دەستی دەخەیتە سەر کام کچەی جوانە پێشکەشت بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێک بۆ یەک جار تەنانەت نەزەرێکیشی لە ئافرەتێک نەکردووە ئەوەندە هاوسەرەکەی خۆی خۆش دەویست ئەوەندە بەیەکەوە مرتاح بوون تەنانەت ئەو کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خاتو خەدیجەی لەدەستدا هیچ ساڵێک لە ژیانیدا بەقەدەر ئەوە ناڕەحەتی نەچێشتووە و تەنانەت هیچ کات هەتا مردنیشی تا وفاتی پیرۆزیشی خاتو خەدیجەی هاوسەری لەبیر نەچۆوە من دڵنیام هەموو پیاوێک محەممەدی مستەفا نیە صلی الله عليه وسلم لە وەفاداریدا لەوە ئەچێ کوڕێکی ئاوا گەنج بێوەژنێکی ئاوا بە تەمەن بێنێ هەر 3-4 ساڵە دواتر بیدیەوە دەکاتەوە یان باسیەوە دەکاتەوە لە من گەورەتری تۆ تەمەنت زیاترە ئیترا هەموو کچە جوانە هەیە فڵان ئافرەتە خۆی پێشکەش کردم ئایا هەموو پیاوێک محەممەد صلی الله عليه وسلم بەدڵنیایەوە نەخێر و هەموو ئافرەتێکیش خاتو خەدیجەی ژیر و عاقڵ و لێزان و بەخشندە و لێبوردن نییە هەتا بڵین ئەگەر ئەمە ڕوویدا هەردووچیان ئاوا چاک دەبن نەخێر بەڵام بەڕێزان دیقەت بدەن ئەگەر لەم زروف و زەمانەدا ئەگەر کوڕێکی ئاوا گەنج بێوەژنێک بخوازێ دوو جاری تر شووی کردبێ بۆ چەند ساڵ لە خۆی گەورەتر بێ تخوا کامەی دیندارە تعلیقی لێ نادا ناڵێ ئەوە کارێکی باش نەبوو بەڵام با لێگەڕین مادام پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم ئەو بڕیارە ڕاست و دروستەیدا و خۆشبەختترین ژیانی هەبوو دەکرێت ئیماندارێکی بە شوێن ڕێبازەکەیدا بڕوە بەڵام خۆزگە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا وەفادار بێ وەکو خاتو خەدیجەش ئافرەتەکە لێزان و بەخشندە و میهرەبان بێ بەڕێزان ئەسمای کچی عومەیس ئینجاوەرە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ژیانی سەحابە ئەسمای کچی عومەیس یەکێک بۆ لەو ئافرەتانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم موسڵمانانی چواردەوری بە پەنجەکانی دەست دەژمێردران هێشتا کۆبوونەوەکانی ماڵی ئارقەمی کوڕی ئەبی ئارقەم دەستی پێ نەکردبوو کە ئەسمای کچی عومەیس موسڵمان بوو ئەسما بوو بە هاوسەری جعفەری کوڕی ئەبی طالب ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەسما لە پێناوی خوای پەروەردگاردا ئەسمای کچی عومەیس لەگەڵ هاوسەرەکەیدا جعفەری کوڕی ئەبی طالبی ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم مەککەی بەجێهێشت و چووە حەبەشە چەند ساڵ لە غوربەتا مایەوە لە پێناوی ئیسلامدا کە هاتەوە ماوەیەکی کەمی پێچوو لە مەدینە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەشکری ئیسلامی ڕەوانە کرد بۆ جەنگی مؤتە لەو جەنگەدا جعفەر شەهید کرا کۆمەڵە منداڵی وردی هەبوو ئەسمای کچی عومەیس ئەو سەحابە پایەبەرزە ئەو ئافرەتە خاتوونە بە ڕێزەی نزیک پێغەمبەر صلی الله عليه وسلم دانەنیشت ئاوا و کۆمەڵگاش هیچ بەلایەوە غەریب نەبوو ئافرەتێکە کۆمەڵە منداڵی وردی هەیە مێردەکەی شەهید بووە هەر یەکسەر دوای عیددە و ماوەیەکی کەمی پێچوو نزیک ساڵێک شووی کردەوە بە ئیمامی ئەبوبەکر بە ئیمامی ئەبوبەکری سیدیق لە ئیمامی ئەبوبەکریش منداڵی بوو کاتێک لە ئیمامی ئەبوبەکریش منداڵی بوو بەڕێزان ئەمجار لە دواییدا ئیمامی ئەبوبەکریش هەمووی ساڵێک 2 ساڵ لەگەڵی نەژیا ئەویش وەفاتی کرد ئیمامی ئەبوبەکریش بە نەخۆشی وەفاتی کرد لە تەمەنی 63 ساڵیدا ئەسمای کچی عومەیس واتە ئەمە دووەم شووی بوو دیسان داننیش ئەوای بڵێ وەڵڵەهی عیبە مێردی یەکەمم شەهید بوو مێردی دووەم خەلیفەی یەکەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتی کردووە بڵێن ژنی ئەبوبەکر شووی کردوێتەوە نەخێر ئەم جارە شووی کردەوە بە هێوەری خۆی واتە بە برای جعفەر کە ئیمامی عەلیە شووی کرد بە ئیمامی عەلی سبحان الله ئیمامی عەلی شەهید بوو واتە ئەسمای کچی عومەیس ئەو ئافرەتە تێکۆشەرەی ئیسلام 3 جار شووی کرد و 3 جار بێوەژن کەوتەوە هیچ کەسیش لە گۆڵ کاڵتری پێ نەوتووە بۆیە دەیانگوت ئەسما ئافرەتێکی زۆر بەڕێزە دوو جار مێردی شەهیدە جعفەر شەهیدە عەلیش شەهیدە هەروەها مێردی شووی کردۆ بە 2 خەلیفەش ئەویش ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عەلیە واتە ژنی 2 شەهید و 2 خەلیفەی ئیسلامە
بۆیە ئەگەر لەم سەردەمەدا بێڵن فڵان ئافرەت شوو بە هەر کەسێ بکە یان شەهید دەبێ و دەکوژرێ یا مێردەکەی دەمرێ. بەڵام ئەم سەحابە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بزانێ هیچ کەس باسی ئەوەی کرد. دووەمیان پرسیاری ئەم بەڕێزە دەڵێ بنەماڵەکەم ڕێگرن. خۆشەویستم من دڵنیام بنەماڵی جەنابەت کە ڕێگرن لە هاوسەرگیری لەگەڵ ئەو خاتونەدا کە دوو جاری ترژووی کردو و جیابەتەوە لە دڵسۆزیانە بۆ تۆ پێویستە کوڕیش حیساب بۆ قسەی بنەماڵە بکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە صحیح بوخاری داهاتوە کاتێک کە جابری کوڕی عەبدوڵڵاه گەنجێک و لاوێکی زۆر جوان و پێکەوتو هاوسەرگیری کردبوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم بینیەوە بە نیشانەی ئاڵقەی یان خۆشی بە ڕوخساریەوە فەرمووی چییە؟ جابر دیار نەبووی. وتی ئەی پێغەمبەری خوا هاوسەرگیریم کردووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی چی تێناوە؟ کچ ژیان بێوەژن. وتی ئەی پێغەمبەری خوا بێوەژنێکم خواستووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەی بۆ کچێکن نەدەخواست یاری لەگەڵ بکەی و یاری لەگەڵا بکە چونکە بێوەژن یعنی هاوسەرگیری کردووە تقریبا تۆزە لەو شتانە سارد بووەتەوە زیاتر خۆشگوزەرانی لەگەڵا بردایە سەر بە تایبەتی لە فترەی مانگی هەنگوینی زەواجدا. وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی عەبدوڵڵای باوکم شەهید کرا لە ئوحودا لە ڕیوایەتێکا دەفەرمێت لە بوخاریدا 7 خوشک لە ڕیوایەتێکا دەفەرمێت 9 خوشک یان 7 خوشکم هەبوو. ئەگە کچێکم بێنایە لە تەمەنی خۆیاندا بەڕاستی نەیەتوانی دەوری دایکایەتیان بۆ ببینێ. من دایکیشم نەماوە بۆیە ئافرەتێکم هێنا بێوەژن بێ ماڵ و مێردی بینی بێت تۆزێ لەوان بە تەمەنتر و بە ئەزمونتر بێ بتوانێت لەگەڵیانە هەڵبکا و سەرپەرشتی خوشکەکانیشم بکە. جابر لە بوخاریدا دەفەرمێت فەدەعا لی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعا و نزای خێری بۆ کردم و دەستخۆشی هەنگاوەکەی لێ کردم و بەڵگەکانی بیستم. کەواتە ئەم گەنجە بەڕێزەش دەتوانێت لەگەڵ بنەماڵەکەیە دانیشێ و هۆکار و حکمەتی زەواجی لەگەڵ ئەم خاتونەدا چییە بوان ڕوون بکاتەوە و دڵنیاش بن دایک و باوکەکان هەموو بەختەوەری کوڕەکانیان دەوێت. بەڵام جاری وا هەیە بەختەوەری کوڕێک لەگەڵ ئەوەدای هاوسەرگیری لەگەڵ بێوەژنێکا بکە نەک لەگەڵ ئەوەدا لەگەڵ کچێکا بکە مادەم خۆی ڕازیە تکام وایە با بنەماڵەکانیش ڕێگر نەبن. بەشێک لە پرسیارەکان وەڵامیان ماوە لەم پرسیارەدا بەڵام بەشی یەکەمی بەرنامەکەمان لێرەدا کۆتایی پێهات. ئینشاءڵڵا دەچینە ناوبڕێک ماوەیەکی کەم لە ناوبڕ دەمێنینەوە و دێنەوە خزمەتتان و هەندێک قسەی ترمان هەیە و ڕاستەوخۆ تەلەفۆنەکانی جەنابتان بە ئیزنی خوا گەورە وەردەگرین بەو ژمارەی کە لەسەر کەناڵی دیمەن لەسەر شاشەی دیمەن تیڤی نووسراوە. ئینشاءڵڵا دێنەوە خزمەتتان. بسم الله الرحمن الرحیم. دووبارە سڵاوتان لێ بێ بینەرانی بەڕێز هاتینەوە خزمەتتان. ئینشاءڵڵا درێژە بە بەرنامەکەمان دەدەین پەیامێک بۆ ئەو کەسانی کەوا بێهاوژینن و ئینشاءڵڵا لە ئێستاشەوە جەنابتان دەتوانن لەڕێی ئەو ژمارانی کە لەسەر شاشەکەدایان بینن پەیوەندیمان پێوە بکەن. بەڵێ بەڕێزان لە کۆمەڵگەی ئێمەدا بەداخەوە ئەو کەسانی کەوا هاوسەریان مردووە ئەو کەسانی کەوا لە هاوسەریان جیابوونەوە ئەو خاتونە بەڕێزانەی کەوا تەمەنێکیان بەڕێ کردووە وشەکە گونجاو نییە کۆمەڵگا پێیان دەڵێ قەیرە کچەکان یان تەمەن هەڵکشاوەکان بۆ هاوسەرگیری بەداخەوە خەڵکی قسەیان لەسەر دەکا یان بە چاوێکی نامۆ سەیریان دەکا کە دەبوایە وا نەبوویایە. بەو کەسە بەڕێزانش دەڵێم ئەسڵن گوێمەدەنە قسەی خەڵک. ئێوەش وەکو هەر خەڵکێکی تر تاقی کراونەوە بە بەشێک لە تاقیکردنەوەکانی ژیان. هیچ کەسێک نییە بێگرفت بێ و هەموو خەون و خولیاکانی ژیانی هاتبێتە جێ. هەر کەسە بە شێوازێک تاقی کراوەتەوە. مەرجنیە بەڕێزان ئەو کەسانی هاوسەرگیریان کردو زۆر خۆشبەخت بن. مەرجنیە ئەو کەسانی کە ئێستا هاوسەریان هەیە زۆر خۆشبەخت بن. تۆی بەڕێزیش هەلی ژیان لە بەردەم تا کراوەیە. گوێ بە قسەی خەڵک مەدە دڵنیا بە خەڵکی هەر لێت ڕازی نابن. گەورەزانە ئیسلام عەباس مەحموود عەقاد قسەیەکی جوانی هەیە دەفەرمێت لام گرنگ نییە چەند کەسم ڕازی کردووە ئەوەم لەلا گرنگە کە چەند کەسم قەناعەت پێ کردووە. تۆ دەتوانی چەند کەسێک قەناعەت پێ بکەی کە دوای هاوسەرگیری یەکەم دووەم شوت کردوتەوە بەڵام ئایا خەڵکی هەموو بەگشتی ڕازی دەبن بە دڵنیاییەوە نا. بەڵام دەتوانی قەناعەت بە چەند کەسێکی نزیک و ئازیز و بەڕێز و دیندار و ڕۆشنبیر بکەی کە کارەکەی تۆ دروست و ڕاستە. بۆیە پێت دەڵێم بەڕێزم خوا لە خۆت ڕازی بکە و ژیانی خۆتە. تۆ خوا لە خۆت ڕازی بکە ئەوەندە ئاوڕ مەدەوە بۆ قسەی خەڵکی چیت پێ دەڵێن. گرنگ ڕەزامەندی ئەڵڵایە و پاشان ژیانێکی بەختەوەری خۆتە. و ئەو کاتانش کە هاوسەرگیری نەکردووە یان بۆت ئەنجام نەدراوە یان کردوتە و سەرکەوتو نەبووی دیسانەوە سەیری قسەکانی خەڵک مەکە. خەڵکی چی دەڵێن با بیڵێن. گرنگ ئەوەیە تۆ کارێکت نەکرد بێ شەریعەتی خوای پەروەردگار نەهی لێ کرد بێ.
کارێکت کردبێ کە خۆی پەروەردگار لە خۆت ڕازیکەی قیامەتت ئاوادانکەی و خۆت بڕیاری لەسەر ژیانی خۆت بدە. بەڕێزان سێم خاڵ کە ئەو بەڕێزە بەڵێ پێش خاڵی سێم ئێستا پەیوەندێکمان لەسەر هەڵی تەلەفۆنە با زۆر نەمێنێتەوە با فەرمێ. خاتو نێرگەز لە شاری هەولێری خۆشەویستەوە فەرموو خاتو نێرگەز. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامستا جان فەرموو دادەگیان. مامستا ئەمن لە ڕاهی خوای زۆر زۆرمان خۆش دەوێت ئەمە زۆر متابعەی تو دەکەین زۆر گوێ ڕاڵی توینە. یا ڕەبی خوا لە ڕازی بێ خوشکی بەڕێزم خوا پاداشتان داتەوە ئینشاء الله تعالى بە گەورەی و ڕەحمەتی خۆی. سەلامەت بی مامستا جیان. مامستا ئەمن پرسیارەکەم هەیە و داواکاریەتشم لە تو لە جەنابەت هەیە. فەرموو جارە پرسیارەکەت فەرموو بەسەر چاو. باشە مامستا. مامستا جیان ئەوە پرسیارەکەم ئەوەیە مامستا ئەمن خوێندکارم. مامستا هەتا پۆلی 12 خوێندیتم. لە پۆلی 12 مامستا ئەوە 3 ساڵە تقریبان 3 ساڵ زیاتر دەبی مامستا. نە لە پۆلی 12 سەر دەکەم مامستا نە ناجع دەبم هەموو هەوڵەتشم دەدەم بەناوی خوای دەست پێ دەکەم لە هەموو کاتەچ مامستا هیچم لۆ نایەتن نە ناجع دەبم مامستا نە شتەکم لۆ دێتن نە دڵخۆش دەبم مامستا هەر ژیانی ڕۆژانی ئاسایی هیچ شتێکی خۆش ڕوونادا لە ژیانم مامستا ئەوهام لێ هاتە کە بریم لە ڕووی دنیای مامستا هیچ شتێکی خۆشم پێ ناگە هیچ ڕۆژێک خبرەکەم پێ ناگە مامستا ڕێن مای من چیا من چ بکەم مامستا چەند دەرسد ماوەتەوە لە پۆلی 12 بڵێن چەند دەرس دەرچوو ئێستا دوای 3 ساڵ خۆ ساڵانە هەموو امتحانەکان ناکەوە چەند دەرسد ماوەتەوە ئینگلیزیت ماوە بیرکاریت ماوە مامستا ئینگلیزی و عەرەبی و بیرکاری مایە ئینگلیزی و عەرەبی و بیرکاریت ماوە مامستا دەرێم دەبی شەعر و جادو و شتم لێ نەکرابی دەبی دوعای ناخۆشم لێ نەکرابی دەرست بەم بێجگە لە پۆلی 12 مامستا بچمە سەزەی هیشت دەکات زێ ئەوەندە بەخراپم دەودێ مامستا الحەمدولله دایم شکرانە خواش دەکەم. بەڵێ ئەوە پرسیارەکە ئینشەڵڵا ڕوونکردنەوەی پێویست دەمە بەیزنی خوای گەورە. باشە مامستا داواکاریەتشم مامستا تخوا ئەوڕۆ پێنجشەمە سبەینێ ڕۆژێ جمعەیە مامستا ئاوای وتاری هەینیت مامستا لە هەموو ڕۆژەکەت هەتا دەگاتەوە پێنجشەمە ئەو داواکاریەم لە تو هەیە ئەتو هەموو مسڵمانانیش مامستا تخوا دوعام لۆ بکەن مامستا دوعام لۆ بکەن مرازێ درم حاصر بیتن قیچەک دڵخۆش ببم مامستا شتم هەبیەمش لە ژیان تخوا مامستا سبەی دوعام لۆ بکە لە وتارە هەینی هەموو مسڵمانانیش جێیان لێبێ ڕەبی خوا خێریان بنووسی ئەوی لۆم دەکە یا ڕەبی پشتی بە ئاگرێ جەهەندەمێ ناسوپەی با هەموو مسڵمانانیش مامستا لەک نەخوان برين آمين أتوش دوحان لو كاتا دقاتا پێنجشەمە حەڵاڵەکانت بێنێتە جێ ئینشاء الله سەرفرازی دنیا و قیامەت دەبی بینەرانی بەڕێز ئینشاء الله ئەوەش دوعا بۆ خاتو نێرگز و هەموو بینەران و هەموو داواکارانی دوعای خێر بکەن ئینشاء الله لای خۆشم خوشکە نێرگز دەینووسم ئینشاء الله لە وتاری جمعەشا پڕ بە دڵ دوعا بۆ ئەو کچ و خوشکەی خۆم دەکەم بەسەر چاوان بەخوای گەورە دەسپێرم دادەگیان. بەڵێ عەباس مەحموود عەقاد گەورەزانای ئیسلام فەرمووی لام گرنگ نییە چەند کەسم ڕازی کردووە ئەوەم لەلا گرنگە کە چەند کەسم قەناعەت پێ کردووە کەواتە بەڕێزم خۆ لە خۆت ڕازیکە و ژیانی خۆتە. خاڵی سێم ئەم کاکەیە باسیەوەی کرد لەگەڵ ئەو خاتوونەدا چوونە لای بەناو شێخ و دوعای بۆ نووسیون و بەڵام هیچ لە وەزعەکەش نەگۆڕاوە من دڵنیاتان دەکەم تکاتان لێ دەکەم وشەی شێخ و مەلا و زۆر وشەی گەورەن هەم لە ئاینی ئیسلامدا هەم لە ناو میلەتی کوردە ئەوانەی کەوا ئەم دوعا و نوشتە و شتانە دەکەن نە شێخن نە مەلان ئەوانە کۆمەڵە خەڵکانێکن بەداخەوە بە ناوی ئاینەوە بازرگانی بەسەر عەقڵی فەقیر و هەژارەوە دەکەن تکایە خۆتانیان لێ پارێزن و ئەو بەڕێزەش پێویستە هەر لەسەر ئەوە تەوبە بکا بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار داوای لێ خۆشبوون لێ دەکەم کەوا لەو هەموو قاپی ڕەحمەتی تۆ چوومە لای کەسێک کە ژیانی خۆی لەسەر دەستبڕینی خەڵکە ئەگەر ئەوانە ڕێوشەی شێخ واتە ڕابەرانی ئاین تەریقەت
ئەوانە جێگەی ڕێز و حرمەت و تەقدیرن، ئەوانە گوناحە ناویان ناشرین بکرێ و مامۆستایانی بەڕێز و پایەبەرزی ئاینی ئیسلام کە پێش لەدایک بوونەوە لەگەڵمانن تا دەمانخەنە گۆڕەوە و ئامۆژگاریمان دەکەن لە قسەی خێر، ئەوانە تاجی سەرمانن حرمەتدارن نابێ وشەی مەلا و شێخ تێکەڵاو بکرێ. بەس ئەو دەستبڕ و فاڵچی و نوشتە نووسی کۆڵانانە کە نوشتە نازام شیرینی و دەم بەست و ئەوانە دەکەن، ئەوانە خۆیان بەدبەختترین مرۆڤن. ئەگە بەدبەخن نەبوونا بازرگانیان بە ناوی ئاین و عەقڵی فەقیری خەڵکەوە نەدەکرد. کاکی خۆم خۆشت و ئەو ئافرەتەش پێویستە تەوبە بکەن لەوەی کەوا پەناتان بۆ جۆرە کەسانە بردو، ئەوە هیچ تیابەستان نیە ژیانت تاڵتر دەکات. خاڵی کۆتایی پەیوەندێکمان لەگەڵە پێش خاڵی کۆتایی بەڵێ فەرموو. بەڵێ سەرچام خوشکی من وەڵی ناوەکەم باش وەرنەگرت. خوشکە بێریڤان فەرموو دادەیگیان. مامۆستا پرسیارێکم هەیە. فەرموو دادەیگیان، فەرموو خات و بێریڤان. خوشکەکەم هەیە بەڵێ ژیانی لێ تێک چوە زۆر لەگەر هاوسەرەکەی. بەڵێ ئەجە هەر دەرێ سەریان لێ کردیمە و جادیان لێ کردیمە، ئەمە هەر دەهینەوە سەڕێ و هەر دەرێت دوعایان لێ کردیمە. ئاخر بڵین ئێوە کە سوکاری ئەو خاتونن، ئەو خوشکەی خۆتن، ئێوە وەکو بنەماڵی خۆتان کچی خۆتان باش دەناسن، ئەمە هەر تەنها گومانی خۆیەتی یان خۆی لەگەڵ مێردەکەی خراپە، خۆی نازانە ڕەفتاری هاوسەرایەتی باش بکە. من قسە لەسەر و بابەتە دەکەم بەس وەکو پرسیار و ڕوونکردنەوەی لە جەنابەت یان مێردەکەی ئایا کەسێکی لادینە، کەسێکە ئەهلی عەرەق خواردنەوە و قومار و نادی و ئەو شتانەیە، یان کەسێکە کەسابەت ناکا و ژیانی لە خوشکە یان دڵپیسە، ئەمانە لە پیاوەکەدا هەیە یان نییە، یان ئافرەتەکە ژیانی هاوسەرەکە نێژی ناکە، ڕۆژی دەگری بەس نێژی ناکە. بەڵێ ئەی ڕەفتارە خراپەکان خوانە خواستە عەرەق خواردنەوە قومارکردن ئەوانەی نییە لە خوای ئینسان جاریوە بینی خۆی خوای تەواو نییە، هەرچەنەوە تەسیری لەسەر ژیانی هاوسەریش هەیە، قسەش لەسەرەوە دەکەین. ئەویش پێویستە ڕێنمایی بکرێ، ینی مامۆستایەکی بەڕێز، ئێوەی بەڕێز وەکو خانەوادەیەکی دڵسۆز بڵێن کاکەی جان کاتێک کە تۆ نوێژ ناکەی، یعنی بەدڵنیایی و پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگاری خۆتا بچراوە، ئەمە تەسیری لەسەر ژیانی هاوسەریشت دەبێت. بەڵام بە زمانی شیرین ئامۆژگاری بکرێ، بڵێن ئەلحەمدوللا تۆ پیاوێکی وەکو خۆت عەرەقخۆرنی، قومارچینی، ئەهلی شوێنی خراپنی، لادەرنی، لە ڕەوشت و ئەخلاقەکاندا ئەخلاقت پەسەندە، پیاوێکی بەڕێز، یعنی هەڵ بندرێت چاکەکانی بخرێتە بەرچاو و ڕێنمایی بکرێت کە پەیوەندی لەگەڵ پەروەردگاریات چاک بکرێت. ئەمجا ڕێنمایی خوشکەکەی خۆشتان بکەن، جاریوە ئەم خاتونەی خوشکی تۆ نازانێت تەعاملی هاوسەری بکە، بۆیە ئەم شتانە باوەڕتان هەبێت لە 199 پەیوەندی بە سیحر و جادووەوە نییە. ئێستا من لەسەر جەنابەت قسە دەکەم بەسەر چاو. خوشکەکەت باشە لە ڕووی سەبر و تەحەمل و ئەتەکێتی هاوسەرگیریەوە؟ لە خوای بە زیادی زۆر زۆر باشە، بەس پیاوەکەی لەگەر ژن و منانی دەستی تێکرد کردیان هیچ ئاگای لە ژنەکەی منایە. بەسەر چاو من لەسەر ئەمە قسە دەکەم ئینشاءڵڵا ئێوە گومانتان وایە کەەوە سیحر و جادووی لێکرابێت لەو پیاوە بەڕێزە، عقلی لە لای ژنی منداڵی خۆی نەماوێت. بەسەر چاو خات و بێریڤان لەسەر ئەوەش قسەمان دەکەم. دوعاکمان لێ بکە خێرت دەگات. یا ڕەبی خۆی گەورەی ئیسلاحی حاڵی ئەوانیش و هەموو ئەو ژن و مایلەدانش بکە کەوان ناکۆکن ئینشاءڵڵا لە وتارەکانی هەینیدا لە وتاکانی تردا قسەتان لەسەر دوعاتان بۆ دەکەین، ئەوەش دوعای خێرمان بۆ بکەن، خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە. بەسەر چاو کاکی ئیسماعیل دەسەی هێڵی تەلەفۆنە فەرموو. السلام عليكم مامە سەلیە. سەرچام کاکی ئیسماعیلی خۆشەویست و عەزیزم برای بەڕێزم فەرموو. سلام والله ئێوەمانە داوا کردەوە بەڕاستی دەخۆشی لەو کەناڵە بەڕێزێ دەکەم بەڕاستی دەستکەم لە گەورە تا گشتە. یاخوا جەنابیشتان سەلامت بن بە ناوی هەموو کاروەندانی کەناڵی دیمەن و ئەم هاوکار زۆر جێ لە وتارەکەت ڕادەگەم زمخانیش بێن لە لای مزگەوتەکەت هەموو حەفتان بۆ مزگەوتی شەر بەخێر سوپاسیشت دەکەم کەوایارەکەم هەیە تو دەرگۆیانی فەسادی ئەوە نییە ئەوڕۆ دوو کەسیان لە هەولێر عەرەفات دەرژی کردێ لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان خۆیان کردە ژن بەخۆش لەوانەیە باش بزانی مامەسای ئاینی لەوانەیە لەمەش باش بزانی بەس داوا لە وەزارەتی ڕۆشنبیری دەکەن بەڕاستی ئەو کەناڵانە دلورێک دابنین لە بۆ ئەو کەناڵە خراپانە بەڕاستی کۆمەڵگەیان تێکدایە بەرەو فەساد دەڕوە بەڕاستی یعنی ئەوڕۆ ئەوتە داواکاری گشتی ئەوڕۆ ئاتە سەخت ئەلەسا دوو کەسی دەژیر کردیە خۆیان بادایە خۆیان ماش کردیە نازانم کاری بەدڕەوەشتی عەلەسا لە هەولێر بکەن خۆش دەزانی باش ئەو ڕاگەیان نەشلوانەی دەزانی بەس
داوا لە وەزیری ڕۆشنبیری دەکەم بەڕاستی ڕێگا نەدەن ئەو کەنالە فەسادیانە بێن کۆمەلگا بەرەو هەردێ ببە ئەوەندە داواکاری هەیە دەستەکان خۆش کاری ئیسماعیلەوە کاری ئەوە داواکاری هەموو میلەتی موسڵمانە مامەستەرجان ئینشاڵڵا سبەینێ قسەی لەسەر دەکەی ئینشاڵڵا لەسەر ئەو کارە خراپانە بەڕاستی یعنی پیا خۆی کاتە ئافرەبێ و ئاخری زەمانی کووە دنیا خراببوو کووە مامەستەرجان دەخۆشی سپاس بۆ تۆش کاری ئیسماعیل قسەکان زۆر جوانە ئینشاڵڵا منیش قسە لەسەر تەوەرەکە دەکەم بەسەر چاو سپاس بۆ جەنابەت بۆ پەیوەندیەکەت پەیوەندێکی ترمان لەگەڵەیە کاکە دڵشاد فەرموو ئەزیزم الو بەڵێ کاکە دڵشاد جان فەرموو براکەم السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته كاك دڵشادی خۆشەویست باك ما مصابر والله الحمد لله لەخوا بەزایە کاکە دڵشاد یاخوا تۆش هەر دڵشاد بی باك لكم مريزي فەرموو کاکە دڵشاد بله ما مستعمل دمي او طاري رابطه المستشفى الى بغداد اذن بەڵێ الو خاني ما قالوا خاني بي بكر يعني الربايه بەسەر چاوی شەڵا قسە لەسەر دەکەم ناچان مفتینیم و ئەم بەرنامە شوێنی فتوادان نییە بەس بە حرمەتی تەلەفۆنەکەی تۆ کاکە دڵشاد ئینشاءڵڵا ڕێنماییەکت دەکەم بەسەر چاو باش مريزي ما مستعمل سەر چاوم کاک خاتو فاتیمە فەرموو بەڵێ خاتو فاتیمە خوشکە فاتیمامە لە سەر هێڵی تەلەفۆن بۆ وابزانم فەرموو السلام عليكم ورحمة الله. سڵاوی خوا لێبێ خوشکی بەڕێزم عەلەیکم السلام ورحمەت الله وبەرەکاتوه بەڵێ پرسیارەکەت کە دادەگەن پەیوەندیەکەت دادە فاتمە زۆر بە دەنگەکە من خراپ نابیستم بمبورە یعنی هەرەوەندە وتی چەند ساڵێک هاوسەرگیریم کردووە لەوە زیاتر باش وەکو حاڵی نەبووم بەخوا لە پرسیارەکەت بۆ خۆی خوشکە فاتیمەش نازانم بێ خەتایینەکەی ئێمە بە دەنگی تۆ نایە بۆ من شوێنەکەی تۆ خات و فاتیمە بەشی کۆنتترۆل دەفەرمونون شەبەکە شوێنەکە قسەکان پشڕ دێ ئەوانش دیارە لێ حاڵی نەبوون بمبورە گردنمان نازاکە کە خات و فاتیمە ئەگەر دواتر پەیوەندیت کردەوە شوێنەکەی تۆ تەواو نێ بمبورە تەلەفۆنەکەی ئێمە قەتعمان نەکردو لای خۆتەوە قەتع بوو خات و سۆنیا لە شاری سلێمانی ئازیزەوە لەبێ مامۆستاگیان سڵاوی خوا لە خوشکی بەڕێزم خات و سۆنیای بەڕێز فەرموو مامۆستاگیان دوو پرسیارم هەبوو فەرموو پرسیارەکان کە دادەگیان مامۆستاگیان ماوەی چەند ساڵێکە بێ هاوسەرگیریم کردووە و زۆر دکتۆریشمان کردو هێشتا نەبووینە بە خاوەنی مناڵ لەگەڵ هاوسەرەکەمە اینجا تقریبا ماوەی 6 مانگێکە بێ مامۆستا هەر لە خۆمەعین شتێک لە ناخما پێ هەڵەکە تۆ سەحرە لێکراوە زۆر نیشانەشم تێە بەڵام نازانم مامۆستا ئەو شتە ڕاستە بۆ نمونە چەند ساڵە هاوسەرگیریت کردووە 4 ساڵە بەڵێ بەسەر چاو گوێ لە برای خۆت بگرە ئینشاڵڵا بەڕوونی دڵنیایی دەدەمە لەسەرەوە مامۆستاگیان اینجا ئەم ماوەی 6 مانگە زۆر خەو بە مارەوە ئەبینم یعنی خەو بە مار و مارمێلکە ئەم شتانەوە ئەبینم بەسەر چاو خاتونی بەڕێز چوونە لای دکتۆرە پسپۆڕەکانی ناو خۆی وڵاتمان و ئەوانە هەڵە زانستیەکانتان داوە دکتۆرمان زۆر کردو مامۆستاگیان دکتۆر پێتان دەڵێت کە کێشە لە خۆت لە مێردەکەت نییە لە بواری تەندروستیەوە وڵای مامۆستا دکتۆر تەنیاڵە کێشە لێت زۆر عیلاجیشم بەکار هێناوە و کێشە لە تۆ هەیە بەڵێ بەڵێ لە زۆر کەس بیستمەوە لە زۆر کەسێک فەرمووکە و نیشانانی کە من تیامایە ئەڵێ ئەوانە سەحرەیانی بە بەردەوامی دڵم توونە مامۆستا نوێژی شەکەم ڕوقە شەرعی لێ ئێم سوڕەتی بەقەرە لێ ئێم لە ماڵەوە هیچ ئیسفاین یعنی ئەگەر سەحر بێ بۆ شتانە ئەڕوات بەسەر چاو دادەگەن دڵنییا بە وەڵامێکی زۆر زانستی ئاینی دەدەمەوە کە دڵت قەناعەت بکە بەڵام دڵت قەناعەت بۆ وەڵامە بکە کە پێت دەڵم یعنی ئەوەگە قەناعەتی پێ بکەی ڕزگارت دەبێت لەو بابەتە زۆر سپاس دەکەم مامۆستاگیان پرسیاری دۆمیشم ئەوەیە من لە قاتی سێمی ماڵی باوکی مێردەکەمم تەنیا خەسم لە ژیانەما ئەو بە تەنیاژی قاتی دۆمیش ماڵی شوبرایەکمی لێ مامۆستا من زۆر باشم بۆ ئەوانانی تەسەوڕەکە هیچ خواردنێ بێ ئەوانیش ناخۆم بەڵام خەستم و هێورژنەکەم وانی یعنی زۆر خراپن لەگەڵما ئایا گەر منیش بە خراپەی ئەوان بکەم گوناحبارە بم بەسەر چاو لەسەرەوەش قسەت بۆ دەکەم زۆر سپاس دەکەم مامۆستاگیان لە کاتم گرتی خوا لەگەڵ بە سۆنیا خان خوا پاداشی تۆش داتەوە
بەڕێزانە بەرەی پرسیارەکان زۆر بوون و هەریەکان وەڵامی پێویست شەڵدەگرێ بم بوو نەگەمە دوا پەیوەندی بێ دایکی فاتیمە دوا پەیوەندیمانە بە ڕێزانی تر دەبێ گردنمان نازاکەن کاتمان نەما بۆ وەرگرتنی پەیوەندی دایکی فاتیمە فەرموو. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. دایکی فاتیمە زۆر بەڕێزی مامۆستا برا گەورەی ئێمەی مامۆستا بێ زەحمەت هیچ پرسیارێکم نییە بەڵام ئەتوانم ڕقەمی تو وەرگرم بۆ خوا دایکی فاتیمە خوشکە عزیزەکەم برایانی کۆنتڕۆڵ و هەموو دەستگای دیمەن و ئەوانی ئەهلی مزگەوتیشن من گوێچکەی ناوم ئیتیهابی هەیە عنی نزیکی بۆ پێنج ساڵ دەبێت تەنانەت ئێستا کە هاتوومە هەولێر بۆ بەرنامە بڕوا بکە لە ماڵەوە نازانن لەکوێم یعنی موبایلم نییە هەر لە ماڵی شەو موبایلم نییە چونکە وەزعی سەرسوڕانم لەگەڵاوە دکتۆرە بەڕێزەکانی زۆربەی ئامۆژگاری ئەویان کردوم کە موبایل بە هیچ شێوەیە بەکار نێنم لەبەرەوە دڵنیا بە موبایلم هەبووە بەسەر سەر و سەر چاوان نەک بۆ جەنابەت بۆ هەموو بەڕێزێک بەڵام زۆرم بەکار هێنا بوو تەسی لەسەر تەندروستیمدا نامنیش هە بڕیارمدا هەم بەهۆی کار و کەسابەتی ڕۆژانم هەم نووسینەکانی خۆم و هەمیش بارە تەندروستیەکەم بڕوام پێ بکەم موبایل لە لای هەموو کەسێ تەنها من نیمە دەبەرەوە داوای دوعای خێری لێ دەکەین دایکی فاتیمە خوشکی عزیز و گەورەم بمبورە. زۆر بەڕێزی بەس دوعا خێرمان بۆ بکە مامۆستا زۆر مەمنونم بخوا ڕۆژی هەینی دوعای خێرمان بۆ بکە و لە ئەو خەڵکەشدان تۆ داوای دوعای لێ بکە بەشکم دوعایەکێک خوای گەورە ئینشاءالله خوا ڕەحممان پێ بکە. ئامین یا ڕەبی ئامین. کۆرپێکیش ناساغ مامۆستا بێ زەحمەت داواتیەکەم دوعای خێرمان بۆ بکە ئینشاءالله. دایکی فاتیمە خوشکی بەڕێزم خوش هەموو نەخۆشی تۆش و مسلمانانیش بدای یا ڕەبی خوا ئاواتە خێرەکانی تۆش و هەموو ئیماندارانیش بە ڕەحمەت و میهرەبانی خۆی بێنێتە جێ ئێمەش هەموو دڵین ئامین لەگەڵ مسلمانانی مزگەوتە ئینشەڵڵا دوعا بۆ تۆش و مسلمانانیش دەکەین. بەڵێ بەڕێزان ئەو بەڕێزە کە پرسیارەکەیمان خوێندەوە سەرەتا فەرمووی دوعاشم گیرا نابێ. بەڕێزان دوعات گیرا دەبێ هەر ئەوەی کە زمانت هەیە و دەزانی خۆی پەروەردگار دوعاکان وەردەگرێ و دوعا دەکەی ئەوە هەر قوبوڵبوونی دوعایە. کاکەی بەڕێزم تۆ کە دوعا دەکەی لەگەڵ خاتونیەکە هاوسەگیری بکەن و ڕێگرەکان خەڵکن ڕێگرەکان واتە تۆ خۆت و ئەو خاتونە نین ئەوە بە یەکتری ڕازین ڕێگرەکان ماڵەوەن کۆمەڵشت هەیە بەندەکانی خوا ڕێگریان کردووە خوای گەورە شریعەتەکەی ڕێگەی پێداوە کەواتە دوعای تۆ قبول بووە شریعەتێکی پاک و پوخت ئازادی هاوسەرگیری بە حەڵاڵی بە شەرعی بە پوختی لە نێوان دوو کەسی پاکە جا ئەو کەسانە کوڕێک بن لەگەڵ بێهاوژینێکە لەگەڵ بێوەژنێکی دووجار شو کردو و تەلاق دراودا ئیسلامی ئێمە ڕێگاکانی کردوێتەوە بە مەرجێک ئینسان ئامانجەکە بپێکێ واتە تۆ ئەکەوەندە ئێستا مشتاقی کە لەگەڵ ئەو ئافرەتەیە هاوسەگیری بکەی ئەبێ عاقبەتەکەشی لێک بدەیتەوە دوو ڕۆژی تر دیسان بە قسەی خەڵک ئەم ئافرەتە بۆ خۆی برینەکانی ساڕێژ بوون برینێکیکە نەکەیتەوە دڵیەوە دیسان بەدبەختی نەکەی بۆیە دوعاکان ڕەت نابنە وەڵڵا دوعاکانمان گیرا دەبن زانایەکی پایبەرز هەیە مستەفا سادق الرافعی دەفەرمێ پەروەردگار هیچ کات فەزڵ و بەخششی خۆیمان لێ ناگرێتەوە تەنها کاتێ نەبێت داوای شتێکی بدێ بکەین هی ئێمە نەبێ و بۆ ئێمە نەبێ یان ئێمە بۆ ئەو شتە نەبین و نەگونجین وەڵی جار هەیە کە ئێستا جەنابەت ئەوەندە دوعات کردووە لەگەڵ ئەو خاتونەدا بەیەک بگەن و هاوسەگیری بکەن جار هەیە ڕێگریەکان کە دروست دەبن ئەمانە پەیوەندیان بە شریعەتی خوای پەروەردگارەوە نییە تۆ دەبێت هەوڵ بدەی خۆت خاوەنی بڕیاربی و قەناعەت بە ماڵەوەتان بکەی خۆتەنان دەگە ماڵەوەتان قەناعەتی نەکرد تۆ دەتوانانی لە ڕێگەی شەرعەوە و لە ڕێگەی یاسا و دادوەرەوە مارە بڕینەوە ئافرەتەوە خاتونە بڕیە ئەنجام بدەیت ینی ڕێگەریەکان خۆت دەتوانانی زاڵبی بە سەریاندا هەرچەند بە خزمەتی و بە ڕەزامەندی هەموو لایەک بێ خۆشترە و گونجاوترە و شەرعیترە و باشترە و دڵنیا بە دوعاکان گیرا دەبن و زۆر جاریش بەرنامەی پێشوش باسم کرد کە دوعامان گیرا نابێ خوای گەورە ڕەحمی پێکردوین چونکە دواتر بۆمان دەردەکەوێت ئەگە خوا ئەوەی بداینایە کە داوامان دەکرد وەڵڵاهی ژیانی لەتاڵ دەکردین بەڵام منعکەشی هەر عەتایە و هەر بەخشینە چونکە هیچ شتێک لە خەزیانەی خوای پەروەردگار کەم نابێتەوە دەچمە سەر وەڵامی تەلەفۆنی جەنابی ئەو ئازیز و بەڕێزانەی کەوا پەیوەندیان پێوە کرد خاتون نێرگز لە شاری هەولێرەوە باسی ئەوەی کرد 3 ساڵ لە پۆلی 12 دەرناچێ بێجگە لە دەرنەچوونەکەشی کە لە عەربی و بیرکاری و ئینگلیزی ماوەتەوە دنیاشی ناخۆشە ئەڵێ هەز دەکەم سحر و جادوم لێکراوە دادەگیان بڕوان پێ بکەوانیە چێ سحر و جادو لە قوتابێکی پۆلی 12 دەکات چێ بەخیلی و حەسوودی بە تۆ دەبا ئێمە میلەتێکی من ناڵم سحر نییە ناڵم جادو کاریگەری نییە ئینکاری شتێکی واقعی ناکەم بەس بڕواتان هەبێ ئەم شتانە وانین من ئێستا خاتون نێرگز پێت دەڵێم تۆ هەرەوەی کە 3 ساڵە هەوڵی خوێندن دەدەی 3 ساڵە لەو دەرسانە دەمێنیتەوە بۆ خۆی عوقتەیەکی دەرونیت بۆ دروست دەکات گرەیەکت بۆ دروست دەکات لەبەر ئەوە زۆر خەڵک هەیە 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ لە پۆلی 12 ماوەتەوە
بەڵام دڵنیاش بە دەریش چووە و چۆتە کۆلێژ چۆتە پەیمانگاش و خوێندنیشی تەواو کردووە بەس گرنگ ئەوەیە لە خوێندنە ساردمەبەوە خوێندن من هەمیشە بە قوتابیان و خوێندکارانم وتۆ لە وتاری هەینیشە لە خوێندندا کەوتن نییە لە خوێندندا شکست نییە ئەزمون پەیداکردن هەیە ئەم ساڵ دەرنەچووم ساڵشکە ئەزمونەکانم بەهێزتر دەکەم ئینشاءالله زیاتر هەوڵ بدە لە ڕێی مامۆستای تایبەتەوە لە ڕێی خوێندکاری زیرەکی هاوڕێتەوە بە ئیزنی خوای گەورە بابەتەکانیش ئەوەندە قورس وەرمەگرێت چونکە ساڵی یەکەم دووەم سێم کە دەرنەچووی وازانی ئەم دەرسە لێ دەبێت بە یعنی دەرسێکی ناڕەحەت نا زۆر بە ئاسایی وەریگرە با دەرەجەی نەوەت نهێنی هەفتا بێنی دڵنیا بە دەردەچی بەڵام خوشکی بەڕێزم ئەوەی کەوا دنیاد لا ناخۆش و ئەوانەیە ئەوە سحر و جادو نییە ئەوە ئەو چاویلکە ڕەشەیە کە تۆر لە ڕۆژێکی ڕووناکە کردوتە سەر چاوی خۆت جەنابەت لە ڕۆژێکا کە تیشکی زێڕینی خۆر بە دەرەوەیە عینەکێکی ڕەش ڕەش لە چاوکە دوو هینەکانی تۆخ بێ ئەوەندە چاویلکەکە ڕەش بێ و ئەزانی ئەم دنیاە هەمووی ڕەشە ئەمە کە سحری لێ نەکردووی چاویلکەکەی خۆت ڕەشە بەس لای بە دنیا بە ڕووناچی بینە هەموو سحر و جادوەکان بەتاڵ دەبنەوە والله هەر کەسێک بەیانیان سوڕەتی فەلەق و ئیخلاص و ناس و ئیخلاص قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد بخوێنێ سێجار کاتی خەوتنیش سێجاریان بخوێنێ بەستە بۆ هەموو شتێک قسەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم واز بێنە لەوانە دڵنیا بە هەموو سحر و جادوی دنیا لێ بکرێ کاری لێ ناکە کە لێشن نەکراوە داواکاری شتەیە دوعات بۆ بکەین یا ڕەبی خوای گەورە ئەو خوشکە عەزیزام خاتونێ گەز یا ڕەبی مرازی حاصل بێ بە ئاواتە حەڵاڵەکانی خۆی بگا یا ڕەبی خوای کاری بۆ ئاسان کەوێ دڵی خۆشکەی خاتو بێریڤان دەفەرمێ خوشکێکم هەیە ژیانی لەگەڵ هاوسەرەکەی تاڵە وا گومان دەبین کە سیحری لێکرابێ لەبەرەوەی هاوسەرەکەی وا ئازانین کە پەیوەندی هەبێ لەگەڵ خەڵکانی تردا کە ئەمە دەبێتە خاڵبی بوختان ئینسان دەبێت زۆر حەزەری ئەوە بکا کە بڵا فڵان کەس پەیوەندی ناشەرعی لەگەڵ فڵان کەسە هەیە بە چاوەکانی خۆت نەدبینی بێ بەڵگەی مەلموسن نەبێ ئەبێتە بوختان و بوختانی یەشێکە لە کەبائیر و گوناهە گەورەکان بەڵام ئێوە ئەکە دەڵێ ئەو پیاوە بەس پەیوەندین خۆی خوای تەواو نییەکەوە تەسیری لەسەر ژیانی هاوسەری شەیە ئینشاءڵڵا وەکو خێزانێک ئێستا کە تۆ خوشکی ئەو هینەی ئەو ئافرەتەی دەکەی خوشکی ئەو پیاوە بەڕێزەش وەکو برایەکی خۆت چۆ نەسیحەتی بکە یان باوکت یان براکانت بە زمانێکی شیرین هەوڵدەن بیبەن بۆ جومعە و جەماعات کە جومعە و جەماعاتی کرد لە زۆر خراپە دەپارێزرێ باوەڕکە واز لە خراپەکان دێنێ و نەسیحەتی خوشکی خۆشتان بکەن کە ئەتەکێتی ژیانی هاوسەری بزانێ باش بووە با باشتر بێ خراپ بۆ خۆی چاکە حرمەت و ڕێزی مێردەکەی بگرێ ئێستا ئەو گومانە خراپانی کە دەڵێ مێردەکەم لەگەڵ ئافرەتێکە پەیوەندی هەیە لەوە ئەچێ ئەوەندە دڵپیسی بەرامبەر بمێردەکەی نوان بێ ئەم پیاوە فەقیرە ڕەتفعلی خراپی هەبێ کە ئەم نەرمونیانتر بوو وازی لە گومانە خراپەکانێنە ئەویش باشتر دەبێت تەنان دەگەیشتە سەر حەدی ئەوەی واقعان وابوو پەیوەندی لەگەڵ کەسێکا بۆ مەفرەتە بەڕێزە پێی بڵێ پیاوە کە تو هاوسەری منی باوکی منداڵمی یەکەم خۆت گوناهبار دەبی دووەم کەسایەتی خۆت و بنەماڵەکەمان لەکەدار دەکەی ئەگەر ڕاست دەکەی مەردانە و پیاوانە با ئاشکرا بڕۆ خوازبێنی فڵان کەس کە بە شەرعی خوا ئەگەر دوو خێزانت پێ بەڕێوە دەبرێ و عەدالەت و دادپەروەری شەرع کە داوای کردووە یاسا داوای کردووە پێت جێبەجێ دەکرێ من بەسەر چاو ڕێگری لێ ناکەم بەڵام با حیا و حرمەتمان پارێزرێ با قیامەت نەفەوتێ با کەسایەتی لەکەدار نەبێ ئیتر بەم شێوەیە بەڵام دڵنیا بن ئەزیزانم بە تۆش دەڵێم دڵنیا بە ئەمانە پەیوەندیان بە سحر و جادو ئەوانەوە نییە کاک ئیسماعیل فەرمووی کەناڵە خراپەکان کۆمەڵگەیان تێکدا وەڵام منیش لەگەڵ تۆدام کۆمەڵە کەناڵ هەیە گوناحە بەڕاستی تاوانە لەم زروفە بێپارەیەی کوردستاندا کە خەڵک دوو سێ مانگجارێک معاش وەردەگرێ ئەم کەناڵانە لەسەر وەرگ و قوت و نانی ئەم میلەتە بەخێوە بکرێن بڕواتان هەبێ وەزیر ڕۆشنبیریش جەنابی دەزانێ هەموو دەستگای حکومەت دەزانێ ئەوانە تەنها تێکدەری ناو کۆمەڵگان بە هەر شێوازێکدان درابن هەڵەیە زەرل لە حکومەت دەدا زەرل لە کۆمەلگا دەدا زەرل لە کوردنەتەوەکانی خۆمان دەدا هەموو ئەو فیلم وشتە بێتامانی کە ئەوانش کرد من نیمەوە لە زمان خەڵکە بیستومە وەڵڵاهی لە وڵاتەکانی خۆیاندا قەدەغەن خەڵک لەبەر ئەمنیەتی قەومی خۆی ناڵە ئەو فیلمە پیسانە لە وڵاتی خۆیدا لێ بدرێ چۆن ئێمە دەبێ بێڵین گەنجینەکانمان گەنجەکانمانن کوڕ و کچەکانمان ڕۆشنایی داهاتووی ژیانمانن چۆن بیان پسپێرین بە کەناڵانێکی خراپ یان بێڵین ئەم شارە جوانەی هەولێر شاری جوانی سلێمانی دهۆک کەرکووک هەڵەبجە ئەم شارە جوانانی کوردستان شاری شێخ و مەلا و پیاوچاک و ئەم هەموو مزگەوت و جوانانە نابێت چەند لار و لەوێرێک ڕێگە بدرێن کە شتێک نامۆ بێ بە دینی خەڵک بە ئەخلاقی خەڵک بە کولتوری کوردەواریمان نابێ ڕێگایان پێ بدرێن من لەگەڵ ئەوەدام دڵنیام شاری گەورە پایتەختی هەرێم ساڵح و تاڵحی تێدا دەبێت چاک و خراپی تێدا دەبێت دیندار و بێدینی تێدا دەبێت بەڵام ناکرێ بێدینەکان
بەد ئەخلاقەکان لەگەڵ ڕێزمدا بە ڕووی جەنابتان نابێت ڕێگەیان پێ بدرێت بە ڕۆژی ڕووناک و بە ئاشکرا سیمای دینداری شار و کۆمەلگا پشێوێنن. کاکە دڵشاد فەرمووی سولفە ڕادەکێشم بۆ خانووکردن. کاکە گیان سولفەکردن پێویستی بەهۆیە ئینسان پرس بە لیژنەی فتوای شەرعی شارەکەی خۆی بکە. لیژنەی فتووە هەرچێکیان پێوتی جوان جوان بۆیان ڕوونکەوە سولفەکە لە چێ وەردەگری بڕەکەی چەندە فایە و سووەکە کە لە چێتە سەری و چەند لێ وەردەگرنەوە. کاکە دڵشاد جوان جوان بۆیان ڕوونکەوانێ ئەوان چ بڕیارێکیاندا پرس بە مامۆستای ترمەکە. لیژنەی فتووە خۆیان بەرپرسنەینا لە فتوای ئەو ناگەیتە کۆتایی بەس بڕۆ بۆ لیژنەی فتوای شاری هەولێر لیان لە هەر شارێکە دادەنیشی پرسیاریان پێ بکە. بەڵام وەڵڵاهی من یەکشتت پێ دەڵم سلفە ڕاکێشان تەنها وەرگرتنی ڕۆژەکەی خۆشە. باسی حەڵاڵ و حرامەکەی بۆ مامۆستایانی لیژنەی فتووە بەجێ دێڵم بەس حتا بۆتان دەکرێت لە وەرگرتنی سلفا و خۆتان بپارێزن چونکە دوایی دانەوەی گەلێ قورسایی لەسەر ژیانە دروست دەکا. یا ڕەبی خوا کارت بۆ ئاسانکە. خاتو سۆنیا لە سلێمانیەوە فەرمووی 4 ساڵ هاوسەرگیریم کردو منداڵمان نابێ و خەونی ناخۆش بە مار و مارمێلکە و شتانەوە دەبینم و ئەزانم سحرم لێکراوە. دکتۆرەکانیش پێم دەڵێن کێشە لە تۆ هەیە. خاتونی بەڕێز دڵنیا بە یەکەم سحرت لێ نەکراوە. دکتۆرەکان الحەمدوللا کێشەکان دۆزیوەتەوە کە خەلەلێکی تەندروستی لە خاتونی بەڕێزە هەیە لە مێردەکەتان نیە ئەوەی تۆش چارەسەر دەکرێت. بەڵام دڵنیا بە ئەمە پەیوەندی بە سیحر و جادووەوە نیە. ئەو خەونە ناخۆشانەش بریتین لەو بیرکردنەوەی مێشکی خۆت دادەسۆنیا چونکە تۆ خۆت ڕۆژانە بیر دەکەیتەوە سحرم لێکرابێ ئەبێ چێ بوو بێ هەر ئەوانەی کە بیر لێکردونەوە بنە مارود و پشک و مارمێلکە لە خەودا دایانبینی ئەو خەونانە بەتاڵن نەفرەت لە شەیطان کە تف بەلای چەپا فڕێدە سڵاوە لەسەر پێغەمبەر بدە صلی الله علیه وسلم بیریان لێ مەکەوە لە بیرت دەچنەوە. بەڵام سحر لێ نەکراوە 4 ساڵیش زۆر ئاساییە بۆ هاوسەرگیری بۆ منداڵبوون لە دوای هاوسەرگیریەوە. وەڵڵی خات و سۆنیا ئینشاءڵڵە تۆ بابەتە تەندروستیەکان جێبەجێکە. ئەوەی دکتۆری پسپۆری وادی ژنان و منداڵبوونی پسپۆر پێت دەڵێت جێبەجێیکە ئەوەندە بیری لێ مەکەوە منداڵزان دەبێت. زۆربەی خەڵک کە من بانی وەکو برایە بیرم هێناوەتەوە نەک بڵێم وەکو نەسیحەت وتومە زۆربەی جار کە ژن و مێرد منداڵیان نابێ هی بیرکردنەوەی زۆرە. مرۆڤ عادەتێکی هەیە هەر شتێک ئیعاز لە مێشکەوە دەدرێت بە ئەندامەکانی جەستە. ئەمە ئافرەتە کە لەگەڵ مێردەکەیەتی مێشکی پێوت مناڵم نابێ هێلکەکان ناپیتێن. زۆربەی ئافرەتمان بینیوە پیاومان بینیوە منعی منداڵبوون دەکەن ئەوەندە لە مناڵبوون دەترسن مناڵیان ببێ سبحان الله ئەو هەموو ڕێگریە دەکەن کە چی ئاخری مناڵەکە هەر دەبێ. ئەوانش کە زۆر تامەزرۆن هەموو ڕێگاکان تاقی دەکەنەوە نابێ. لەبەر ئەوە زۆر بە ئاسایی بژی بەس دوعا بکە بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار داوا لێ دەکەم دەرگای ڕەحمەتی تۆ ئەوەندە فراوانە ئەی بەخشندە منداڵی ساڵحمان پێ ببەخشی مناڵەکەم پێ ببەخشی بۆ دنیا و قیامەتمان سووری لێ ببینی من چاوەڕێی ڕەحمەتی تۆم. ئیتر بابەتە پزیشکێک دکتۆر دڵنیا بە سحر لێ نەکراوە و زۆر بە ئاسایی وەریگرا ئینشاءڵڵا ڕۆژە پەیوەندیمان پێوە دەکەی کە منداڵی ساڵح لە باوەشە بە ئیزنی خوای گەورە. دومیشان دەڵێ لە قادی سێمی ماڵی خەزوورمم خەسوو هێرەکەم لەگەڵ ما خراپەن منیش وەکو ئەوان خراپە منە ولا تەخون من خانك ادفع بالتي هي أحسن. دائما خەڵکێک لەگەڵ تا خراپ بوو تۆ لەگەڵ یا بە چاکە ڕەدی بدەوە ئینشاء الله حتا بۆت دەکرێت. سۆنیا خان ئەوان وەکو پێویست لەگەڵ تۆدا نەبوون تۆ هەر خواردنیان بۆ بەرە هەر مەرحەبایان بکە وەزانیت ئەوان ڕویان لەگەڵ تا خۆش نییە بڵێ یا ڕەبی خوا هیدایەتیاندا لە بینی خۆت و ئەوە قەت وڵامی خراپە بە خراپە مەدەوە. قورئانی ئێمە ئەوای فێر کردوین وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. ئەگەر کەسێ بە خراپە ڕەفتاری لەگەڵا کردی بڵێ سەلام عەلەیکۆم یا ڕەبی خوای گەورە هیدایەتی من و تۆش بدە ڕەفتاری شیرین ئینشاء الله بەردەوام بەرهەمی شیرینی دەبێت. قەت بە خراپە وڵامی خراپە مەدەوە. ئەگەر ئەوان هەر خرابوون تۆ پاداشت لای الله هەیە سبحانه وتعالى. بەڕێزان کاتی بەرنامەکەمان تەواو بوو. سواز بۆ تەلەفۆنەکانتان بۆ پرسیارەکانتان ئینشاءالله لەگەڵمانە بەردەوام بن بمبورن ئەو کەسانشکەوە لە سەیهێڵی تەلەفۆن بوو نەمانتوانی قسەتان لەگەڵا بکەین و کاتەکە کۆتایی پێهات. داواکەرم لە خوای گەورە ئەم چەند کاتەمان بە عیبادەت و خواناسی بۆ حساب کاوی کاتە تای تەرازوی قیامەتی منیش و ئەم برا هاوکارانەشم لە بەشی کۆنتڕۆڵ و کامێراکان و ڕووناکی و کە پێمانەوە ماندوو بوون لە تۆمارکردنی ئەم وتارەدا. یا ڕەبی خوای پەروەردگار پاداشتی یەک بە یەکی بینەرانی بەڕێزیش بداتەوە کەوا بەدیار بەرنامەکەەوە دانیشتن و دوعایەکی خێریان بۆ کردوین. خوای پەروەردگار لە هەموو لایەکمان ڕازی بێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.